یەکێکە لەو فەرماندانەی بە شێوەیەکی مەیدانی بەشداری شەڕی ئازادکردنەوەی مەخمور و گوێڕی کردووە. دەمەوێت ڕاستیەکانم بۆ ئاشکرا بکات. سەید هەژار جێگیری فەرماندەی زێرەڤانیە. ڕێک ئەم پرسیارەی لێ دەکەم: چێ مەخموری لە دەست داعش ئازاد کردەوە؟ جەنابی سەرۆک خۆی سەرپەرشتی ئەو هەموو شەڕانەی داعشی کرد بۆ ئەوی پێشمەرگە ورەی دەدا، ورەی پێشمەرگەی بەرز دەکرد، ورەی فەرماندەکانی بەرز دەکرد، تعلیماتی ڕێک و پێشی بە فەرماندەکان دەدا بەو شێوەی جوم بکەن وا بکەن. لە مەخموریش من شایادی دەدەم بەس هێزی پێشمەرگەی کوردستان بەشدار بووە، لەبەرەوەی شەهیدمان هەبووە، بریندارمان هەبووە، هەموو خەڵکی کوردستانیش دەزانی خۆشتەچی شاراوە نییە مەخمور چێ کۆنتترۆلی کرد، چێ داعشی لێ دەرکرد، چێ چاوی داعشی لەوێن دەرێشکان دیارە، فەرماندەکان دیارن، خۆ هەموو خەڵکی کوردستانیش دەزانیت. هێزی پێشمەرگە لەژێر سەرپەرشتی سەرۆک بارزانیدا وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان توانی بەرگری لە هەرێمی کوردستان بکات و وەک تاکە هێزی سەرزەمین داعش تەک بشتێنێ. لە پێناو ئەم ئامانجەشدا زیاتر لە 1700 شەهیدیدا. لە شەڕی داعش زیاتر لە 1700 شەهید، 1755 شەهید هەیە لە هەرێمی کوردستان. هەروەها زیاتر لە 10,000 بریندار هەبووە، بە دەقیقی 10,334 بریندار هەیە لە هەرێمی کوردستان کە بە خوێنی خۆیان خاکی هەرێمی کوردستانیان پاراست لە هەموو مەحوەرەکانی کوردستاندا کە وحید هێزی زەمینی توانی دەستە و یەخە لەگەڵ داعش بجەنگیتن، وڵاتی خۆی بپارێزیتن و ئەو ئیرهابیە دەولیا لەسەر دەستی پێشمەرگە بشکێنیتن و ئارامی بگەڕێنیتەوە ناوچەکە. هێزی پێشمەرگەی کوردستان بووە. هێزی پێشمەرگە نەک تەنیا بەشێکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی لە داعش پاک کردەوە، بەڵکو بەرە و مووسڵ پێشڕەوی کرد و دوجار کلیلی دەواازەکانی ئازادکردنەوەی مووسڵیشی ڕادەستی هێزە عێراقیەکان کرد. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.